لەسەر پرسی هەمان بابەت لە نێو عێراق و هەرێمی کوردستان نامێنمەوە دیارە ماوەیەکی زۆرە کە لە نێو فراکسیۆنی یەکێتیدا بە دیاریکراوی دکتۆر بڕیار ڕەشید لە هەوڵدایە بۆ ئەوەی بڕەنەوت بۆ هەرێمی کوردستان و وە سلێمانی دابین بکرێت وا بڕیارە لە ئایندەیەکی نزیکیشدا ئەم نەوتە بگاتە هەرێمی کوردستان بەسەر هاوڵاتیاندا دابش بکرێت دیارە ئەم نەوتی کە لە بەغداوە دێت نرخەکەی هەرزانترە ئەوەی کە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی ئەمڕۆ لە ناوچە شاخاویەکاندا دابەشی کردووە ئەمەش ناڕەزایی لێکەوتۆتەوە لە بەرامبەر ئەوەی کە نەوتەکەی حکوومەتی هەرێم نرخەکەی بەرزە لە چاو ئەوەی کە لە ناوەندەوە دێت لەسەر ئەم بابەتە و هەروەها پێگەنانی حکوومەتی داهاتووی عێراق کە لە ئێستادا محەممەد شیاع سوودانی ڕاستپێکراوە بووی کە ئەمڕۆوا بڕیار بوو دانیشتێن جومەی نوێنەران ئەنجام بدرێت بەڵام ئەنجام نەدراوە لەسەر کوێ ئەم بابەتانە بەڕێز دکتۆر بڕیار ڕەشید کە بەڕێزیان دابین جومەی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی لێرە لە ستۆدیۆ میوانی ئێمە گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەین دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون کێشەی نەوت لە کێوە ئێمە باسی لێەوە دەکەینەوە ئەمڕۆ کێشەکە سەری هەڵدا بۆی کە نرخەکەی زۆرە ئەمێ بزانم نرخە زۆرە سەرەتا لە هەرێمی کوردستانەوە دەست پێ دەکەم جیاوازی چییە لەگەڵ ئەو نەوتی کە لە عێراقەوە دێت لە ناوەندەوە دێت نرخەکەی ناوەند نزمترە لەوەی هەرێمی کوردستان بەڵێ ئەمەی پەیوەندی بە وەزارەتی ئەمەی لە هەرێمی کوردستانە پەیوەندی بە وەزارەتی سامان سروشتیەکانەوە ئەوەی عێراق وەزارەتی نەوتی عێراقیە گرنگە هەماهەنگیەکی تەواوی هەبێت تاکو ئێستا ئەم کێشەمان چارەسەر نەکردووە ئەوی ژەوەیە کە پەیوەندی وەزارەتی سامان سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراقی پەیوەندیەکی دۆستانە پەیوەندیەکی هاوکارانە و پاڵپشتی یەکتری بکەن یەکێک لەم لێدوانانەی کە لەم ڕۆژانەیە بینیم ینی بەداخەوە پێم وابێت وەزارەت بووتە بێژی وەزارەتی سامان سروشتیەکان یا خودی وەزیری سامان سروشتیەکان و قسە لەسەرەوە کرد بۆ ئەمە وەزارەت نەوتی دابەش یەکەین لە وەزارەتی سامان سروشتیەکان و پەیوەندی بە عێراقەوە نییە و گومانەکەینەوەی عێراق لە کاتی خۆیان دابەش بکریت و وەک ئەوەی چۆنەڵی ئەمەی کە لە نەوتی عێراقوێت بۆ شوێنێکی کەبێ یان بۆ کەسێک بێت کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نیە بەداخەوە بوو لە بری ئەوە هەماهەنگیەکی تەواو بوونایە فشاریان بکردایە پاڵپشتیان بکردایە بۆ ئەوەی بتوانین ئەم هەوڵی دەستمان ناوەتێ جێبەجێ بکەین ئەمەی لە وەزارەتی نەوتی عێراقیەوە کە من قسەم لەسەر کردووە نزیکی وا 6 مانگ لە بەردەوام لەسەر خەتین دەیدەوە بوو کەوتمان کارەکانی وەزارەتی نەوتی عێراقی تەواو بووە فعلەن تەواویش بوو کۆمەڵێک لایەنی کە ڕاستەخۆ بێ ئەوەی تاکو ئەو ساتەش یەک وشیانتیاوت پێ کردیان هەوڵیان نابیکەن بە دەستکەوتی خۆیان لە بەروی بەروارەکە پێشتر بە هەفتەی وتبوومان دەیدە کاری وەزارەتی نەوتی عێراقی لە دەیدەیە تاوا بوو ڕاستە خۆ پەیوەندیم بە سەردانی وەکیل وەزیری نەوتی عێراقیم کرد داوای لێکردم محافزەکان ئاگادار بکەمەوە لە ڕێگەی نووسنگی خۆمانەوە بەشێکی محافزەکان بڵین محافزەکانمان ئاگادار کردەوە بە دیاریکراوی محافزەی سلێمانی خۆم لەسەر خەت بوو لەگەڵ محافز قسەم کرد لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی محافز هەم کاگ ئازاد و هەم دکتۆر هەڤاڵ داوام لە کتاب لە هەردووکیان کرد کتاب بەرزکەنەوە بە ناوی شۆفێرەکان و بە ناوی بە ژمارەی سیارەکانیان بۆ ئەوەی ئەم کتابە بڕواتەوە بۆ وەزارەتی نەوتی عێراقی دوای 2 ڕۆژ کتابەکەیان تەواو کرد بۆیان ناردمەوە منیش کتابم بۆ ناردنەوە بۆ وەزارەتی نەوتی عێراقی ئەوانیش ئەمری تەجیزی پێ دەکەن بەڵام مە سلسلەیەکی ئیداری ڕۆتینیە بەرزیەکەنەوە کتاب بۆ پێویستی بەم ڕێکارانەیە کتابیان بەرز کردەوە بۆ قیادەی عملیاتی مشتەرەکە دوای لەوێشەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئێستا کتابەکە لە ئەنجومەنی وەزیرانە دوایەوە گەڕێتەوە بۆ وەزارەتی نەوت و دوایەوە گەڕێتەوە بۆ محافزەکان لە ئەنجومەنی وەزیرانە بێ بڕیاری لێ بدرێت مە تەنها ڕۆتینێکە ئەنی شتێک نییە بڕیاری لەسەر بیرێت تەنها موافقەتێکی ئەوانی پێویستە دوایەوە کتابەکە گەڕێت بۆ وەزارەتی نەوتی عێراقی و ساقەکان کە ناویان نێردراوە ئێستا ناو ژماری ئۆتۆمبیلەکانیان نێردراوە باشە ئەمانە ئەچن نەوتەکە وەرەگرن و وێنەوە و ئەمە بەشێکی لە مدیر ڕابردووە ینی زۆر قسەمان لەسەرەوە کرد ئەمە بە تەواوەتی چارەسەری کێشەی نەوت ناکە بەشێکی نەوتی هەرێمی کوردستان چارەسەرەکە بەشێکی پێداویستەکان چارەسەرەکات یعنی من لە مۆزوعە لەگەڵ بەڕێز وەکیلی وەزیری نەوت دکتۆر حامید زۆر قسەم کرد یعنی یەکێک لە پێشنیارەکانە و کە بۆی کردینەوە بوو کە ئەگەر مەلەفی نەوت ئێمە بتوانین ڕێبکەون لەسەری ئەگەر بتوانین بابەتەکانی مۆزوعی پەیوەندیدار بە نەوتەوە بێت ئەوە وەکو چۆن هەموو هاوڵاتیەکی عێراقی ساڵانە بە پێی پسوڵەی کە وەری ئەگرێت بەرمی لە نەوتی خۆی وەرەگرێت بەبێ کەم و کوڕی هەر خێزانێک بەرمی لە نەوت وەرەگرێت و تێمە ئامادەینەمە زۆر بە ئاسانی جێبەجێ بکەین چونکە لە هەموو محافزەکانی ترێ عێراقا جێبەجێمان کردووە و هیچ گرفتێک دروست ناکە بەڵام تەنها پێویستی بەوەیە
کە ئەم تێکچوونی پەیوەندی وەزارەتی نەوت و وەزارەتی سامانە سروشتیەکان ڕێک بێتەوە ئەگەنا ئەمە زۆر بە ڕاشکاوی بە علەنی بە منی ودوتی ئەمە ینی ئمە لە شتێکەوە بوو دروست بوو کە پرسیارم کرد یا بۆچی ئەم فەرق و جیاوازیە ئەکرێت هاوڵاتیانی جنوب بۆ وەسەتی عێراق نەوتی خۆیان لە کاتی خۆیان وەرەگرن بۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەبێ هەموو جارە تووشی ئەم معانات و تووشی ئەم دەردەسەریە بنەوە وەڵامەکەی ئەوە بوو ئەگەر وەزارەتی نەوت یا با بڵێن ئەمەی کە لە سەری قسە ئەکەن ڕێ بکەون ئەو کاتە ڕاستە خۆیان دەسەکەن بە تەوزیع خۆیان ڕاستەخۆک و چۆن جنوب و وەسەت و محافزەکانی کە محافزەکانی هەرێم و سلێمانی هەولێر و دووەکیش ڕاستەخۆم و مانگ با بڵێن ساڵانە نەوتی خۆی وەرەگرێت بە بەرمیلێک بێت یان بە ڕێکەوتنەکەی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لەگەڵ ناوەندا پێویستە چۆن بێ میکانیزمی ئەمە بابەتێک کە بە درێژایی مودەی زیاد لە ئەتوانم بڵێم نزیکی 6 مانگە قسەی لەسەرەکرێت کە ئەمانەڵە گرێبەستەکانیان نادەستوریە کە ئاڵێن کێشەی پەیوەندی نێوان یا ئەو هەنگاوانیان فرۆشتنی هەرزانی نەوتیان لە ڕێگەی تورکیاوە بە ناڕاستەخۆ ئەمانە کۆمەڵێک بابەتە کە وەزارەتی نەوتی عێراقی بێگومان وەزارەتی نەوتی عێراقیش بێ خەلەل و کەم و کوڕی نییە بەڵام گرفتەکە ئێستا کە دەرەکەوێت لە ئەستۆی وەزارەتی سامانە سروشتیەکان نەک لەوە ئەستۆی وەزارەتی نەوتی عێراقی. دکتۆر ئێستا کەی ئەم نەوتە دەگاتە نێو هەرێمی کوردستان دەکەوێتە وەرزی سارد و سەرماوە کینەکە پرۆسەکە چەند ڕۆژ ینی ئەمە ڕۆتیناتی ڕۆژانەیە بۆ نمونە من داوام کتابێک لە کردووە لە محافزەی سلێمانی ئەو دقەیە لە دەیدەیە کە تەلەفۆنم کردووە 2 ڕۆژی پێچووە 3 ڕۆژی پێچوە تا کتابەکە گشتۆتە دەستی من یعنی مە کتابێکە کە ڕاستە ئەوەی کە تەخیرەکە ڕێکارەکانە ینی من ئەمە زۆر بەڕوونی بە وەکیلی وەزیری نەوتی عێراقی کە پێم وتەوە وتمەوە وعدی دەیدە تا ناوتی لای ئێمەوە تاو دەیدە ئامادەیە کتابکە نێمە کتاب ڕاستەخۆ بەرزەکەن وڵێن ئامادەیە فعلەن واش بوو دوای 3 ڕۆژ کە کتابی ئەوانم پێگەشت ینی من بۆ ئێمە بە جەنابەت بۆی بلای هاوڵاتیان ڕوون بیانی کە کتابێک لای خۆمانە بۆ نەجاریوە 2 ڕۆژ 3 ڕۆژی پێ بچێت بێگومان لا ئێوە ڕۆتیناتی دایری بە هەمان شێوە زیاترە ئەمە یەک بە دەرلەوەی کە زۆر جار بربست و کێشە دروستێکرێ بۆ ئەم بابەتە یعنی ئەمە شتێکە پەیوەندی بە هەرێمی کوردستان و پەیوەندی و بەلاخوازی و داواکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە ئەمە یەک دوم پەیوەندی بۆیە کە لە ڕێگەی بۆن منە زۆر جار هەندێک کەس ئەمە وەکو یعنی بربەستی بۆ دروستکات چکە تەنها هەوڵە لە ڕێگەی کێتی نیشتیمانیەوە بۆ منە دەست پێش خەری کراوە یعنی ئەمانە هەمووی بۆ دروست کراوە تا ئێستام هەوڵ ینی بەسیترین شێت ئێمە زۆر جار لە مۆزوعی مدەی ڕابردوو لە بابەتی دەرمانە بە هەمان شێوە بوو لە بابەتی نەوتە یعنی مە شتێک نییە ڕاستەخۆ بە کتابێ بڵێ ئەمە ڕابگرن بەڵکو بە ئەوەی کە پێمانە وترێت زۆر جار ئەوەیە کە هەوڵە درێت ئەم بابەتە خاو بکرێتەوە لە وردەکاری ئەکۆڵنەوە باش ئەمە حکومەتی هەرێم لەوانێ بیبا بۆ خۆی و ینی ئەم قسانە ئەکرێت بە مەبەستەکە لی لەوەیە کە پرۆسەکە خاو بکرێت و یان پێداچوونەوەیەکی پیا بکرێت یانەوەیە کە بڵێن باشە میکانیزمی دابشکردنەکەی چۆنە ئەمانە زۆر جار گرفت و کێشەی دروست کردووە بەڵام سپاس بۆخوا ئەمانە هیچی ڕای نەگرتین لە مودەی 6 مانگە بەردەوام خەریک بوون نەتیجە ئەوەیە وەزارەتی نەوتی عێراقی موافقەتی کردووە ناو ژمارە ئۆتۆمبیلی ئەو تەنکەرانی کە ئەڕۆن لەگەڵ ساقان با بڵێن ساقان کە ئەیبن نێردراوە بابەتەکە تەنها ڕێکاری ڕۆژ و دوان و ئەوانی باشە ئێمە جاری پێشوو کە بەرنام لەگەڵ جناب تاکرد دکتۆر ئەگەرێک هەبوو کە ئەو بڕە زیاد بکرێت کە پێشتر بڕیاری لێدراوە ئێوە داواتان کرد بۆ هەرێم بدرێت ئێستا بڕەکەی بۆ تەچن زیاد کراوە تاکو ئێستا قسە لەسەر بڵین هێنان و بردنێک بوو لە بابەتەکەیە تاکو ئێستا ئەم ئەخیر قسەکە قسەم لەگەڵاکردن نزیکی 50,000 متر سێجانی 50 ملیۆن لیترەکات ئیتر ئەمە لەو 15 ملیۆن لیترێکە بۆ محافظەی سلێمانی ئەمە پێم وابێ ئەم قسەیە هەموو جارە لە هەموو شوێنەکان تاکید دەکەمەوە کە ئەمە پێداویستیەکانی هەموو هەرام هەرێم و با بڵێن پارێزگاکانی هەرێم کە ڤەرناکە بەشی هەمووی ناکە وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراقی ئەمە مەفروض بوو من ئەم قسەیە بۆ ئەەکەم بۆچی ئێستا ئەم تەناقوزە دروستە بێت لێرە وەزارەتی سامانە سروشتیەکان وەکو نەوعێک تەعامل لەگەڵ هەرێما ئەکات و ئەو نەوتەی کەیەت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکەوەی کە بۆ هاوڵاتیانێک بێت کە دەرەوەی خارجی هەرێمی کوردستان بێت تەعامل ئەکات یعنی کردوێتی بە سراعێک لەنێو خۆیە کە ئەمە لە ڕاستیە هەڵەیە یعنی پێویستە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەرکی وەزارەتی سامانە سروشتیەکانە کە نەوت بۆ هاوڵاتیانی هەرێم دابین بکە ئەمە لە ڕێگەی وەزارەتی نەوتی عێراقیەوەی کە لە ڕێگەی وڵاتانی دەرەوەی کات لە ڕێگەی ناوخۆی کات پێویستە بە چاوێکی منافسانە سەیری هەوڵەکانی
با بڵین ئێمە یان هەوڵەکانی وەزارەتی نەوتی عراقی یان هەوڵەکان یا دابینکردنی ئەو نەوتە لە ڕێگەی وەزارەتی نەوتی عراقیەوە بۆکو منافەسە سەیری نەکە بەڵکو وەکو هاوکاریەک و پاڵپشتیەک بێت تەواوکاری یەکتر بن ئەگەر 15 ملیۆن لیترە بۆ سلێمانی بزانین ئەم 15 ملیۆن لیترە لە کوایە بزانین وەزارەتی سامان سروشتیەکانیش بە هەمان شێوە هەماهەنگی لەگەڵیان هەبێت لەم ڕۆژانەی ئەوەی کە بیستم تا ڕادێک گومانی ئەوە لەسەرەوە کرد کە ئەمە بازرگانیە کە بە خەڵکی شەواکرێت لە ڕێگەی وەزارەتی سامان سروشتیەکانەوە کە سعری کە نرخی با بڵێن کە نەوتی پێکڕاوە بەرزتر دانراوەوەی کە لە واقعە هەیە ئەمە تا چەند ڕاستەمە پەیوەندی بە پەرلەمانی کوردستانەوە ئەوان قسەی لەسەر بکەن پەیوەندی بە وەزارەتی با بڵێن بە ئێمە نییە بەڵام ئەمانە هەمووی گومانە کە لەسەر خۆیانی دروستەکەن و زۆر جار وا ئەکات ئیشێکی ئێمە خاو بێتەوە لەوێ باشە دکتۆر ئیسە ئەوەی کە زۆر بۆ تەناڕزایەتی لە هاوڵاتیان ئەو نرخەی ئەو نەوتی کە لە هی حکوومەتی هەرێمە نرخەکەی و ئەمڕۆ وەکو کاکزگاش باسی لێەوە کرد کە دابش کراوە لە ناوچە شاخاویەکاندا 300,000 دینارە بەڵام ئەوەی کە ناون دەینێرە 40,000 دینارە کە دەیفرۆشنەوە دێت وەزارەتی ینی لە ڕووی کوالیتیەوە جیاوازیان هەیە بۆچی ئەم نرخاونە جیاوازە لەگەڵەوەی ناوەندا ئەمەی کەیەت هەردوو لا بەدەعم ئەینێرە خۆیان ئەگەر بیکڕنیان دابینی بکەن ئەگەر بیفرۆشنەوە بێگومانە سعرێکی زۆر گرانترە یفرۆشن بەڵام ئەمە دامێکە بۆ هاوڵاتیان دینارەکەی دابش دەکرێت ئەمە قەزم لە چییە ئەمە دامێکە بۆ هاوڵاتیان وەزارەتی سامان سروشتیەکان لە بری ئەوەی لە 65 بە لە 35 بۆ هاوڵاتیان و 65 خۆی بیگرێتە ئەستۆ مەفروزە ینی مەوزوعی نەوت خۆ ئەمە مانگانە دابەشی ناکات ینی ساڵانەیە و ساڵانەش بەشی هەمووی ناکات لانی کەم لە 1970 یانەوەتی لە ئەستۆی خۆی بێت لە سەدا دەی لە ئەستۆی هاوڵاتیان بێت بۆ نرخی کە لە بازار ڕایە ئەو کاتە هاوڵاتیان دەتوان بە نرخی 30,000 یان 40,000 لە ئەستۆی ئەوان بێت ئەمە کاری پەرلەمانی کوردستانە ئەم فشارە لەسەر وەزارەتی سامان سروشتیەکان دروست بکات و پێیان بڵێت بە جارێک نا بە دەجار و بەهێزی هەموو فراکسیۆنەکان نەک تەنها بەلایەنێک کە بێن ئەم دابشکاری کە ئەڵێت لە 65 لە ئەستۆی ئێمەیە بیکەن بە لە 90 یا ئەگەر لە 100 نەبێت بکەن بە 185 یا لە 90 چکە بارگرانیە بۆ هاوڵاتیان بێگومان و هاوڵاتیان حەقی خۆیەتی لەم بەتایبەت لە وڵاتی وەکو عێراق و هەرێمی کوردستانەکە ئوترێت کە ئێمە وڵاتی با بڵێن دەوڵەمەند بە نەوت مەفروز نییە کە ئەمە بێت ئەو نرخە زۆرە بۆ بەرمیلێک نەوت کە ئەویش بەو شێوەی کە بۆی دابی نەکرێت سەرفیکە لەسەر نرخەکەی فعلا 30,000 دینارە ئەوەی ناوەند ئەوەی ناون تاکو ئێستا ئەمە تەمان ئێمە کتابەکان کە ئیکەن هەموو جارێکە چێتەوە مومەسیلیە و مومەسیلیە بەداخۆ جاری وای خەبرێک پێشوەخت بڵاوکات یان خەبرێک بە ناوی خۆیەوە بڵاوکاتەوە تاکو ئێستا بە دیاریکراوی نازانین بە دیاریکراوی بە تەواتی نازانین چکە ئەمە نقلەکەی ماوێتی و بزانین تا چەندێک تەوفیرە لەو با بڵێن کۆگانەی کە لە کەرکووک هەیە لەگەڵ بێجی دوای ناچارەبین لە کۆگایەکی دوورترەوە بێنن پارەی با بڵێن نقلکردنەکەی چۆنەبێت ئەمانە پەیوەندی بە وەزارەتی نەوت و محافظەی سلێمانیەوەیە لە بینی ئەو دوو تەرەفایە زۆر بە شەفافانە دواترە بێ خۆیان ڕوونی بکەنەوە کە بە چەند وەریان گرتووەکو محافظەی سلێمانی بە چەند وەریان گرتووە نەقلی تێچوون و گواستنەوەکەی چەند بووە بە چەند ئەێنەوە بە هاوڵاتیان باشە دواتر دێمە سەر کۆبوونەوەکانی ئەنجومەی نوێنەران ئەم حکوومەتە ئامادەبوونی جنابە بە دەرفەت دۆرەگرم دکتۆر بەڵام بەر لەوە ئەمەی بزانم هەموو جارێک هەموو ساڵێک هەتاوکۆم کێشە و ناکۆکێ لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان هەرێم و ناوەندا هەبێت پێویستی بەم هەوڵانە ئەبێت من ڕۆتیناتانە دەبێت کە بکرێتەوە ئێمە من یەک لەو هەوڵانی کە قسەم لەسەر کردووە لە مودەی ڕابردووە هەوڵەکانی ئێمە بۆ چییە بۆ ئەوەیە ئەم بابەتە نەبێت بە بابەتی ساڵانە و هەموو جارێک ببێت بە دەستکەوتێک و بڵین ئەمەمان کرد ئەمە مەفروزە ببێت بە بابەتێکی حتمیە واتە ئەمە مافێکی هاوڵاتیانە مەفروزە بۆیان دابین بکرێت تەواو نقطە باشە جا ئەمە چۆن ئەکرێت ئمە گرفتێک هەیە لە مودەیە پەیوەندی نێوان هەرێم و پەیوەندی عێراق لە ئاستێکی زۆر خراپە هەوڵەکانی ئێمە بە تایبەتی لە مودەی ڕابردووە کە زۆر قسەمان لەسەر کردو ئەوەیە کە وا بکەین پەیوەندیەکان لەسەر ئاستی محافظەکان بێت لەسەر ئاستی وەزارەتەکان نەبێت ئەگەر ئەم پەیوەندیە دروست بکەین لە ئەسەر ئاستی محافظەکان من پێتانەڵێم ئەم کێشانە دروست نابێتەوە ئەو کاتە چۆن تەعامل لەگەڵ وەزارەتی یا لەگەڵ محافظەی بەغدا و مووسڵ یا بەسڕا کرێت ئاواش تەعامل لەگەڵ محافظەی سلێمانی و هەولێر و دووەک و هەڵەبجە ئەوانەیە بکرێت ئەمە گرنگە هێواشم گرێ کوێرە بکەینەوە من کە سەردانەکان من لە مودەی ڕابردووە کردووە لەگەڵ وەزارەتی وەزیری نەوتی عێراقی جارێک قەناعەتی پێ نەبوو جارە قەناعەتی پێبێنین سەرەتا دواتر لەگەڵ وەکیل وەزیرە دابنیشی دوایتر لەگەڵ مدیر عامەکانە تا گرێ کوێرە بکرێتەوە دەست بکەن بە
ناردنی نەوت کە دەستیان کرد بە ناردنی نەوت دوایەوە قسە لەسەر چێکن ئەم میکانیزمە جاری لەگەڵ وەجبەی ناردنا دانیشین لەگەڵیانەڵی ناکرێت ئێمە میکانیزمەکو جنابڵی هەموو جارێ ئەمە دووبارێکینەوە بین و سەردان و تەلەفۆن و ینی نزیکی وا چەندین مانگە خەریکی مەفروزە با بڵین سیستەمێکدا بنین کە ئەمە ڕاستەوخۆ لەگەڵ محافزەکانی جنوب وەسەتا ئێوە ڕاستەخۆ دەست بکەن بە دابشکردن یان تەنسیقێکی وا هەبێت لەگەڵ محافزەکانە هەنگاوی دووەمان ئەمەیە هەنگاوی یەکەممان ئەوە بوو کە ئەم گرێکوێرەمان کردەوە هەنگاوی دووەمان ئەوەیە کە تەنسیقێکی 100% وا هەبێت کە سبەینێ پێویستی بەوە نەبێت جوهدێکی زیادەیان شخصیان یان ئێمە سەردانی لایەنێکیا وەزیر بکەین وەکو پەرلەمانتاران فشار بکەینەوە بەڵکو محافزەکان پەیوەندی ڕاستە خۆیان هەبێت ئەمەش ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە وەزارەتی سامان سروشتیەکان کە ئەمە وەزارتێکە و لە چوارچەوەی دەستوری عراقیایە و چکە وەزارتە لەناو حکومەتی هەرێمەیە و حکومەتی هەرێمیش معتەرفە بەپێی دەستوری عراقیش ئەبێ واز لەم فشارانەی بێنێ لەسەر پارێزگاکانی هەرێم باشە چکە یەک بابەت هەیە کە لە سەرەتاوە زۆر ئاماژەم ینی بەداخۆ ینی من وەکیلی وەزیر کە پێی وتم من خۆم پێم ناخۆش بوو وەمای سەرسوڕمانیش بوو ئەوەیە کە وەزارتی نەوت کە کتابی کردووەڵێ بە هیچ شێوێت تعامل لەگەڵ محافزەکان ئەمەکەن تەنها لە ڕێگەی ئێمەوە نەبێت ڕێگەی خۆشیان پەیوەندیان لەگەڵ وەزارتی نەوتی عراقی زۆر خراپە یعنی لە ئاستێکە ئەوڵێ بێبەستەکان ئەمەیە کێشەکەی ئێمە کتاب کە کراوە ئەڵێ بەپێ ئەم کتابە بە هیچ شێوەیەک وەزارتی نەوتی عراقی تعامل لەگەڵ محافزەکان ئەمەکەن ئێ باشە کەواتە بێ لە ڕێگەی کێوە بێت دەبێت لە ڕێگەی وەزارتی سامان سروشتیەکان کاریگەری لە بڕێ و نەوتە دەبێت بێگومان ئەمە بۆ منە هەنگاوی دوایەوە چێ بێ وەزارتی نەوتی عراقی بێگومان لە ڕێگەی کێوە بێت لە ڕێگەی ممەسیلی و لە ڕێگەی وەزارتی نەوتی وەزارتی سامان سروشتیەکە وەزارتی سامانە سروشتیەکان خۆی بۆ خۆی کێشەی هەیە لەگەڵ وەزارتی نەوتی عراقی باشە ئەمەڵێ گرێبەستەکانە نادوستوریە با بڵێن گرێبەستەکانە نایاساییە کێشەی هەیە لە سعری فرۆشتنیا ینی ناهێڵێت وەکو محافظە هەرچەند ئێمە و بربەستەمان تێکشکان ینی نەمان هێشتا چۆنێک بێت وامان کرد کە ئێستاەوە تا من کتابم کردووە لە ڕێگەی وەزارتی نەوت سامان سروشتیەکان و نم کردووە داوام کردو چون تەلەفۆنم بۆ محافظەکان کردووە لە ڕێگەی محافظی سلێمانی و با بڵێن ئەنجومەنی محافظە و محافظەکانی کەشمان ئاگادار کردو ئەوان ڕاستە و خۆ کتاب بکەن بۆ وەزارتی نەوتی ینی ئەم بربەستەمان تێکشکان و بەڵام ئەمە ئەبێ بیکەین بە نووسراوێک ئەبێ بیکەین بۆی کە تەنسیقێکی فەرمی ڕێگە پێدراوی یاسایی لە نێوان ئەم هەوڵەکانتان لە ناوەن دوو جار بۆ یەک نردنی و بەشنەوتەی کە بێت بۆ هەرێم و بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان دووش ئەو فشار و ئەو لۆدانی دیکە کە لەلایەن وەزارتی سامان سروشتیەکان هەرێمی کوردستان بۆ کارەکانی ئێوە باشە. دکتۆر ئیتر وردە وردە وا ئیتر عراق خەریکە وەزعی ئاسایی دەبێتەوە هەڵبژاردننی سەر و کۆماری عراق یەکێک بوو لە گرێ کوێرەکان دوجار هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بڕیاریان ناو ڕایان هەبوو لەسەر دکتۆر لەتیڤ ڕەشید کە پۆستەکە وەربگرێ ئێستا چاوەکان لەسەرەوە کە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا ئیتر نەمێنێت ینی چاوەڕێ دەکرێت پرسینەوت و وزەیش لە چوارچەوەی ئەم حکومەتە یەکلایی بێتەوە چارەسەر بکرێت ئێمە ئومێ دەکەین کە ئەم قۆناغێک بێ بۆ تێپەڕاندنی گرفتەکان قۆناغی بێ کە هەموو حیزب سیاسی کوردەکان لەم قۆناغەیە کە کێشیانیە لەگەڵ بەڕێز سەر و کۆمارە کە کێشیانیە لەگەڵ بەڕێز ڕاستپێردا و محەممەد شیع سوودانی بۆ پێکەنانی کابینەکان گرنگە کە ئەم کابینەی حکومەتە کە پێکیت دەستە جەمعی پاڵپشتێکی تاواتی هەبێ بەڵام لە هەمان کاتە چاوپۆشی نەکرێت وەکو پەرلەمان لەسەر کاری ڕقابی خۆمان بەردەوام بین نەبێت بە خاترێنە ئەوەی کە ئێستا ئەگوزارێتەوەیە کە تەمان بەپێی دەستور لە ماوەی لە بەرواری دەست بەکاربوونی سەر و کۆمارەوە مودەی 15 ڕۆژ بۆ دیاریکردنیان بۆ ڕاستپاردنی ئەو کەسەی شخصەی کە لە کوتلەی ئەکبەر بەرزیە کاتەوە ناوەکەی بۆ پێکەنانی کابینی نوێ حکومە بەڵام 15 ڕۆژ تێنە پەڕی بەڵکو هەرە و ڕۆژە بەڕێز سەر و کۆمار بەڕێز محەممەد شیع سوودانی ڕاستپارد بۆ ئەوەی حکومەت تەشکیل بکات لەم مودەیە ئەم یەک مانگی لە بەردەستایە لە مودەی ئەم مانگەیە ئەبێت تشکیلی کابینەکەی خۆی کرد بێت باشە ئەوەی کە ئێستا گرفتە با بڵێن گرفت نییە بەڵام مناقەشەی لەسرە تا دوێنێ لە نێوان سونەکان تەمەنە وەزارتانی کە بەر سونەکانەکەوێت کۆمەڵی وەزارتی دیاریکراوە لە مودەی ڕابردووشە بۆ نمونە وەزارتانی بەر شیعەکانەکەوێت بە هەمان شێوە بەر کوردەکەوێت بە هەمان شێوە تاکو ئێستا بۆ نمونە ئەوەی کە کێشە بووە تا دوێنێ شەویش لە نێوان بەڕێز خەمیس خەنجەر و بەڕێز محەممەد حەلبوسی کێشە لە نێوان خۆیانە لەسەر وەزارتی تیجارە هەبووە چکە ئەوان
وەزارەتی دیفاع و تەخطیط و تربیە و سەناعە و تجارە و ثەقافەشیان بەرەکەوێت. کێشەیەکە بۆ لەسەر وەزارەت تاکو ئێستا کێشەکەیان چارەسەر نەکردو تا ئەم دقەی کە قسە لەگەڵ جەنابتاکەم. کاری بۆ بۆی کە ئەمڕۆ کۆبوونەوەکە ئەنجومەنی نوێنەران نەکرێت؟ تەسەور ئەمڕۆ هەر قرار نەبووە بکرێ، بەڵام ڕۆژی شەممە قرار بوو ڕۆژی شەممە، بەڵام تەسەورەکەم بەپێی ئەم حەدەسانی کە تاکو ئێستا هەیە تەسەورەکەین ڕۆژی شەممەش دوا بکەوێت. ئەوەی کە بەنسبەت کوردەوە ئەو چوار وەزارەتەی هەیە کە وەزارەتی خارجیە و عەدل و بیئە و ئیعمار، ئەمە 50-50 لە نێوانی کێتی نیشتیمانی و پارتی دیموکراتە کە تا ڕادەیەک تقریبا تەسەورەکەم یەکلابەتەوە کە وەزارەتی عەدل و بیئە بۆ یەکێتی نیشتیمانی بێ و ئەو دوو وەزارەتەی کەش بۆ پارتی دیموکرات بێ. ئەمەش تا ڕادەیەک ناڵێم 100% چکە لێرە و لەوەی بیستین کە زۆر جار هەندێک لە پەرلەمانتارەکانی پارتی قسەیەک ئەکات بۆی کە نەخێر ئێستحقاقی ئەوان سێ وەزارەت و ئێمە وەزارەتێکە، ئەمە لە واقعیا بەم شێوەیە نییە. نەتیجەی کۆبوونەوەکانیش دواتر دەنگانەکان دەریەخات. بەنسبەت وەزارەتی باڵێن پشتی زۆری وەزارەتە سیادیەکان و ئەساسیەکانەوەیە کە بەر شیعەکانەکەوێت کە ئەوانش بە هەمان شێوە تاکو ئێستا یەکێک لەو نقطانی کە چاوەڕوانەکرێت سەرۆکوەزیرانی داهاتوو سەرۆکوەزیرانێکی بەهێز بێت ئەوەیە کە قسە لەسەرواکرێت لە کۆبوونەوەکانە ئەو مەرج بۆ برادرانی شیعەیان سونەیان بۆ هەموو لایەنەکان دانێت سەبارەت بە وەرگرتنی وەزارەتەکان، سەبارەت بە وەرگرتنی وەزارەتەکان و سەبارەت بە بەڕێوەبردننی و سەبارەت بە تەشکیلی حکومەت و تا تەنانەت داوای کردووە کە سێ وەزارەتی سەحا، وەزارەتی کارەبا، وەزارەتی مالیە، ئەمە خۆی ڕاست و خۆ سەرپەرشتیکە وەزیرەکان بەدڵی خۆی دابنێ واتە کەسێک بێت کە خۆی دیاریەکات و دایگەڵەوەی کە خۆشی دەبێتە سەرپەرشتیاری سەرەکی هێزە چەکدارەکان. بەڵێ ئەوە شتێکی حتمیە، بەڵام ئەو سێ وەزارەتە ئەمە بابەتێکە لە کە پێشتر ئەمە نەبووە کە بۆ نمونە لە سەرۆکوەزیرەکانی پێشوە شتێک نەبوو بنایەوە کە بڵێ ئەم سێ وەزارەتە تەنها خۆم لای خۆمەوە یەکلایەکەمەوە، بەڵکو ئەمە خۆی گرتوێتی دەست وەزارەتی کارەبا و سەحا و مالیە کە ئەوێ سەرپەرشتیکە. لەم نێوانەیە مستەقیلەکانیشان کە ئەوانیش وەزارەتی پێم وابێ ئیتصالات وەرەگرن، واتە هێنان و بردنێکە و بە نەتیجە ئەبێ ئەمانە دانە بەدانە وەزارەت بە وەزارەت وەزیر بە وەزیر بکەوێتە دەنگانەوە، مەرج نییە لە یەکەم دانیشتنا ڕاستەخۆ کۆتایی پێبێت. نەوت و وزە چی بەسەر دێت لەم نێوەندە یەکێکە لە پرسە سەرەکیەکان لە عێراقا؟ وەزارەتی نەوت ئەمە هەر لای شیعەکان بۆ لای شیعەکانیش بێن، تۆ لای بەڕێز عەمار حەکیم بوو لە ئەبێ بە چارەسەری کێشەی نێوان هەرێم و بەغدا؟ ئەمە بابەتێک قورسە، یعنی ئێمە بڵین چارەسەر بێت. جارە ئێمە کێشەیەکمانەیە لە نێوان وەزارەتی نەوت و وەزارەتی سامانە سروشتیەکان تاکو ئێستا چارەسەر نەبووە. لەو بەعدەوە باسی تاکو ئێستا چارەسەر نەبووە و تەسەورەکەم ئەو وەزارەتە تاکو ئێستا هەر لەلایەن با بڵین بەڕێز عەمار حەکیمەوە ئەو کەسی دیاری کردو بۆ وەزارەتی نەوت، تەسەورەکەم بە هەمان شێوە بێت چکە ئەمە وەکو پشکێکی هەمیشەیی ئەو سیر کراوە و بێگومان تەسەورەکە مەر کەسێکش بێ لەوانەیە زۆر جیاواز نەبێت لەو سیاسەتەی کە پێشووتر پەیڕەوکراوە، لەوانەیە ئەم گرفتانە بمێنێتەوە، بەڵام گرنگە ئێمە دەست بخینە سەر گرفتەکان و بێ عاتیفە بزانین چی لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەیە، چی لە بەرژەوەندی وایە کە هاوڵاتیان مستەفید بن لە بنزین لە نەوت لە سامانی سروشتی بەم شێوەیە قەراری لەسەر بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێکاتێم حکوومەتەیە میکانیزمێکدانراوە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەغدایە لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە نێوی شانان نەوت و وزە؟ بێگومان لە مودەی ڕابردوو بەشێکی زۆر لە کۆبوونەوەکان، یعنی یەکێک لەو نقطانی کە برادرانیش دواتر باسییان کرد لەسەر مەوزوعی کەرکووک بەتایبەت کە هەموو لایەنەکان ڕێککەوتون بە پارتی دیموکراتیشەوە تەنها یەکێتی نیشتیمانی پێداگر بوو کە جارێ ئیمزای ناکات هەتاکو لەسەر مەوزوعی کەرکووکیش یەکلانە بنەوە بەرچاویان ڕوون نەبێت. واتە زۆر گرنگە کە ئەم مێنتاڵەتیە و ئەم دنیابینیەکی یەکێتی نیشتیمانی پەیڕەویەکات بە تایبەتی لەوەی کە تەنها هەڵپە نەبێت بۆ وەزارەتێ بۆ دوو وەزارەتیان بۆ سەرۆک کۆماریە بۆ مەنسەبێک فعلەن چارەسەری ڕیشەیی و بەرنامەی درێژخایانمان چێ بێت. تەنها سیاست بریتینی نیە لە ئەمڕۆ، بریتینیە لە سبەی، بەڵکو ئایا بۆ داهاتوو چێ بێت، چی ئەتوانین بۆ هاوڵاتیان بکەین و چ شتێک لە بەرژەوەندی هاوڵاتیانە بۆی وتم ینی لەو بابەتەیە کە ئەگەر خێراتر هەنگاوی بنا لەوانەیە وەزارەتی زیاتریا با بڵێن پشکی زیاتریا بە وەکیل وەزیرەکانەوە چکە ئەمەش بابەتێکی ترە، بەڵام نەخێر زۆر پێداگری توندی لەسەر کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان کردووە. ئەمانە هەمووی
با بڵین هێواش وەکو جەنابوتە لە سەرەتا دوای هەڵبژاردننی بەڕێز دکتۆر لەتیف سەرۆک کۆماری نوێی عراقم گرێکیۆرە کراوەتەوە ئێستا هەنگاوە نین بەرەو تشکیلی حکومت بەرەو دیاریکردنی وەزیرەکان بەرەو ئەوەی کە گەشتبینن بەم حکومەتە کە پێگەهێنرێت محەممەد شیع سوودانی سەرکەوتووە بێت لە پێگەێنانی کابینەکەیە زۆر قورسە ئێمە پێشببینی ئەو بکەین بڵێن 100% سەرکەوتووە بیان سەرکەوتوراوێ بەڵام کۆمەڵێک معیار هەیە کرایتیریا هەیە با بڵێن یەکەمیان ئەم بە ڕێزە وەکو لایەنەکان غێری ڕوتی سەدر کە تێبینیان هەبوو لە سەری کە ئێستا لە دەروی معادلە سیاسیەکەیە غێری ئەو هەموو ئەوانەی کە ئێستا لە ناو هۆڵی پەرلەمانان بە چاوێکی ئەرێنی سریەکەن لەبەرەوەی کەسێکە کە پێشتر لە گەندەڵی تێوە نەگلاوە لە کاتێکە کە مەنسەبی هەبووە کەمە لە عێراقا توانین بڵێن شتێکی ناڵێم زۆر دەگمنە بەڵام جیاوازە چاوی ئەچێتە سەر لەبەرەوەی کە کەسێک لە مەنسەبی جیاوازە بوو بێت و بەڵام گەندەڵی تاکوێستە تێوە نەگلابێ ئەمە یەک دووەم دانانی خودیەوەی کە بە مەرجەوە یعنی ئەو نیە تەنها بڵێ من وەکو سەرۆکوەزیران قبولکەنەوە هەرچیتان بێ بیکەم نە بە پێچەوانەوە مەرجی داناوە لەسەر و سێ وەزارەتە ئەساسی کە کێشەی ڕئیسی هاوڵاتیان لە وەزارەتی کارەبا کە تاکو ئێستا کە وەزعی هەرێمی کوردستان و وەسەط و جنوبی عێراق کە زۆر لە هەرێمی کوردستان خراپتریشە لە ڕووی کارەباوە ئەمە خۆی ئێوە ڕاستخۆ سەرپرشتێکە وەزیرەکە خۆی دایبنێ مۆزوعی سەحی بابەتی سەحی کە ئێمە ئەتوانم بڵێم لە زۆر خاڵە زۆر لە دواوین وەکو عێراق وەکو هەرێمی کوردستانیش لە ڕووی ستانداردە عالەمیەکانەوە ئەمەش بە هەمان شێوە وەزارەتی مالیە کە زۆرێک لە گەندەڵی و لەم بابەتی کە پێوترێت گەندەڵی سەدەی ئەمەی چەند ڕۆژێکە بڵاو بۆتە کە باسی نزیکی 2 میلیارد و نیو بۆ 3 میلیارد دلار کرێت کە دراوە من لە ڕێگەی وەزارەتی مالیە بوو ئەوەش ئێوێ خۆی بیگرێتە دەست واتە بێگومان جیاوازیەکەیە وەکو گەشتبینی ئومێ دەکەین بەڵێ بەڵام ئەمە تەنها بەوان ناکرێت بەڵکو پەرلەمان ئەرکی سەرەکی خۆی لە چاودێریکردنی حکومت لە سەرۆکوەزیرانەوە لە وەزیرەکانەوە لە خوارەوە کە بە هیچ شێوەیەک چاوپۆشی لە هیچ نەکرێت تا تەنان من دوێنێ ئەو بابەتی بەڕێز محسین مەندەلاوی کە کۆبنەوەی لەگەڵ پەرلەمانتارەکان کرد و لیژنەی مالی و بەڕێز وەکیل وەزیر تەیف سامی بان کردبوو زۆر بە پۆزیتیڤانە ینی هەڵمان سنگان ینی ئەو تونیەی ئەو لەسەر و بابەتە و کە تەنان بە جەماعەتی لیژنەی مالیەوەی ئەگەر ئێوەش لیان خۆش من لیان خۆش نابن ئەگەر ئێوە لیان خۆش بن کاتە ئێوە شەریکن لەگەڵیانە ئەم ئەقڵێتەمان پێویستە ناو عێراقا ئەم بیرکردنەوەی کە بە هیچ شێوەیەک گەندەڵی مای قبولکردن نییە ئەگەر بەم شێوەیە هەر پەرلەمانتارێک کار بکات کە بە هیچ شێوەیە لە نوکە دەرزیەکۆ تاکو بچووکترین تا گەورەترین بە هیچ شێوە گەندەڵی قبولکراونیە ئەو کاتی سەرکەوتوێن بەڵام ئەگەر وتمان دەی ئەمە کێشەن ئەمە بابەتێکی بچووکە ئەمەیان قەینە ئەمە خۆی ڕێگە دەرگاکاتەوە بوو گەندەڵی گەورەکە دکتۆر زۆر سپاس دەکەین کە لێرە لە کورسات میوانمان بوویت دووبارە سپاس بۆ بەڕێز دکتۆر بڕیار ڕەشید کە بەڕێزی ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق بوون لە فراکسیۆنی یەکێتی لێرە ئامادە بوون خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون